لە هەولێرەوە دەچینە سلێمانی و لەوێ پەیامنێرمان ڕێباز مەجیدمان لەگەڵەیە. ڕێباز ماندوو نەبی، پرۆسەی دەنگدانی تایبەت لە سلێمانی چۆن بەڕێوە دەچێت لە کاتێکدا ئێستا نزیکەی سەعات و نیوێکی ماوە و پرۆسەیە کۆتایی پێبێت؟ بەڵێ هێرۆ ئەمڕۆ لە سەعات 8ەوە پرۆسەی دەنگدانی تایبەت لە شاری سلێمانی دەستی پێ کرد و هەر لە ساعت 8ەوە کە ئێمە ئامادە بووی لە بنکەکانی دەنگدا من ئێستا لە بنکەی دەنگدانی بەردەپارەمانم لە گەڕەکی بەکرەجۆکە و بنکەیە میدیاکارەکان ئەتوانن ڕۆماڵی بکەن. لە ساعت 8ەوە کە لێرە بووین فشارێکی زۆر هەبوو، ڕاستەکەی زۆرێک لەو کەسانە لە زووە هاتبوون بۆ کێشەی چوونە ژوورەوەیان هەبوو، چەند جارێک شێوی دروست بوو بە زەحمەت توانیان بڕۆنە ژوورەوە و دوای ئەوە کە وردە وردە کە گەشتە لای نیۆڕۆ وردە وردە فشارەکە کەم بوویەوە ئەوانی هاتبوو دەنگیاندا. لەم بنکەی کە ئێستا قسەی تیاکەم بنکەی بەردەپارەمان لە شاری سلێمانی ڕێژەی دەنگدان زۆر بەرزە، کۆتا جارکە چێک کراوە لەلایەن کۆمیسیۆنە لە سەعات 3 لە کۆی 1700 دەنگەر زیاد لە 1500 کەس دەنگی داوە کە ئەکاتە نزیکەی ڕێژەی سانەوە و لەو کاتەشەوە بەهۆی خەڵکی زیاتر دەنگیاوە ڕێژەی دەنگدانەکەش بەرزتر بۆتەوە. باشە ڕێباز، هەتا ئێستا هیچ کێشەیە گرفتێک با بڵێن ڕووی داوە یاخود هیچ گازندەیەک تۆمار کراوە؟ لە ڕاستیدا من لەگەڵ چاودێرەکان قسەم کرد، ئەوان بە شێوەی گشتی پرۆسەکەیان بەلاوە باش بوو و پیان وتم کە هەتا ئەم چەند ساتەی پێش ڕێساکە قسەم لەگەڵ کردن پێشەرکاریە یان خروقاتێکی ئەوتۆ نەکراوە، تەنها چەند کێشەیەک هەبووە لە تۆماری لیستی دەنگدەران، 3 کەس هەبوون هەمان ناوێن هەبوو، هەمان موالیدیان هەبوو دەنگیان ناوە واتە هەمان هەموو زانێرەکانیانێکی گرتووەتەوە. لەگەڵەوەشە لە بەهۆی ئەو شێوەی هەبووە لە نێوان دەنگدەرەکانە چەند جارێک ئاژاوە دروست بووە، بەڵام بە شێوەیەکی گشتی کێشەیەکی گەورەیان خروقاتێک یان هۆڵی تەزویرکردن نەبیراوە. بەڵێ باشە ڕێباز، ڕێنمایەکانی کۆمیسیۆن ڕەچاو کراوە بۆ نمونەیەکێک لەوانە قەدەغەکردنی وێنەگرتن و یا بردننی موبایل بۆ ناو با بڵێن بنکەکانی دەنگدان؟ لە ڕاستیدا مێژ باز لەوە بکەم، چاودێرەکان پیان وتم کە یەکێک لە ڕێنمایەکانی کۆمیسیۆن ئەوەیە دەنگدەر ناتوانێت چەک بهێنێتە ژوورەوە، بەڵام ڕێژەیەکی بەرچاویان چەکیان پێبەوە بە چەک و سیلاح هاتوونەتە ژوورەوە کە ئەوەش دژی ڕێنمایەکانی کۆمیسیۆنە. بەڵێ باری ئاسایشی سلێمانی چۆن بوو لەم کاتەیە؟ لە ڕاستیا باری ئاسایش بە شێوەیەکی بەرچاو باش بوو، لە دەوروبەری بنکەکان ڕێگەکانی هاتچۆ لە هەندێک شوێن دەستکاری کرابوون، ئەوش بۆ گرتەبەری ڕەوشێنی ئەمنی ڕێگاکان گۆڕابوون و ڕێگە نەئەدرا هەموو کەسێک بتوانێت نزیکی بنکەکانی دەنگدان بێتەوە، ئەوش لە پێناو ئارامی و ئاسایشی هاوڵاتیان و هەمان شێوە لە شوێنە جێجەکانی شاری سلێمانی هێزەکانی ئاسایش و پۆلیس بڵاو پێکراون بۆ ئەوەی بتوانن ڕێوشوێن و پرۆسەی دەنگدانەکە بە شێوەیەکی باش بەڕێوە بچێت. بەڵێ پەیامنێرمان ڕێباز مەجید لە سلێمانیەوە سپاس دەکەین.